کاریگەری قورئانی پیرۆز لەسەر حەیوان. وسەیدی کوڕی حوضەیر دەفەرمێ شەوێکیان سوورەتی بەقەرەم دەخوێند، وەڵاخەکەشم لە تەنیشتمەوە بەسترابەوە. کاتێک کە ئەم سوورەتەیەم دەخوێند کە سوورەتی بەقەرەیە، دەفەرمێت وەڵاخەکەم جوڵەی تێکەوتو وەکو بڵێ لە شتێک دەترسا. کاتێک کە بێدەنگ دەبووم لە قورئانەکە، وەڵاخەکەم وەکو خۆی ڕادەوەستا و هیچ هەستی نەدەکرد. بەڵام هەر کاتێک دەستم دەکردەوە بە خوێندنی قورئانی پیرۆز بە سوورەتی بەقەرە، دەمبینی وەڵاخەکە دەجوڵێت و جوڵەی تێدەکەی وەکو بڵێ لە شتێک دەترسێ. بۆیە دەڵێ یەحیای کوڕم لە نزیک وەڵاخەکە بوو، ترسام لەوەی کە وەڵاخەکەم پێ لە یەحیای کوڕم بنێت. بۆیە تۆزێک دوورم خستەوە. کاتێک کە سەرم بەرز کردەوە بۆ ئاسمان، بینیم شتێک وەکو گڵۆب زۆر نزیک بوونەوە لەسەر سەرم. هەستم بەو شتەیە کرد وەکو شتێک وەکو هەورێک کە گڵۆپی لە ناودا بوو، بەو شێوازەیە زۆر لەسەر سەرم نزیک ببەوە. بۆیە دەڵێت چوومە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەم دەنگ و باسەیەم بۆ پێغەمبەری خوا گێڕایەوە. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بخوێنە. گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڕاستی ترسام لەوەی کە وەڵاخەکەم پێ لە یەحیای کوڕم بنێت، چونکە کاتێک کە قورئانەکەم دەخوێندەوە وەڵاخەکەم زۆر دەجوڵا وەکو بڵێ لە شتێک دەترسا. کاتێک کە بێدەنگ دەبووم، وەڵاخەکەشم وەکو خۆی ڕادەوەستا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تلك الملائكة دنت للقرآن لصوتك. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڕاستی ئەمە مەلایکەتی خوای پەروەردگار بووە بۆ دەنگی تۆ کە سوورەتی بەقەرەت خوێندووە، قورئانت خوێندووە، ئەم مەلایکەتانە دابەزیون. و فەرمووی ئەگەر هاتبا و بەردەوام بای قورئانت بخوێندایە هەتاوەکو بەیانی، ئەوە مەلایکەتەکانتان دەبینی بە شێوازێک کە لێتان ون نەدەبوون و بە چاوی سەر ئەم مەلایکەتانەتان دەبینی. دەی ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم کە فەرمایشتێکی صحیحە و ئیمامی بوخاری ڕیواەتی کردووە، ئەوەمان پێ دەڵێ کە لە کاتی خوێندنی قورئاندا بەرەکەتی خوای پەروەردگار و ڕەحمەتی خوای پەروەردگار دادەبەزێت، مەلایکەتی خوای پەروەردگار دادەبەزێت، سەکینەت و دڵ ئارامی بۆ ئینسان دادەبەزێت بە شێوازێک کە ئینسان بە خوێندنی هیچ کتابێکی دیکە ئەم بەرەکەت و مەلایکەت و ڕەحمەتی خوای پەروەردگارە دانابەزێت. دەی بەڕاستی ئەمە پێمان دەڵێت کە ئێمە زیاتر تا مەزرۆبین بۆ خوێندنی قورئانی پیرۆز، بۆ تێکەڵبوونمان، بۆ شارەزابوونمان زیاتر لە قورئانی پیرۆز. و پێمان دەڵێ لە ڕاستیدا ئەم کاریگەریەی کە قورئانی پیرۆز هەیە لە ڕووی ڕوحیەوە، قورئانی پیرۆز هەیەتی، بەڕاستی هیچ کتابێکی دیکە نیەتی، و لە خوێندنی هیچ کتابێکی دیکەدا ئەم هێزەیە دەست ناکەوێت. ئەوەش پێمان دەڵێ کە لە ڕاستیدا ئەم قورئانە ئیعجازی ڕوحی هەیە، و لە ڕاستیدا جیاوازە لە هەموو کتابێک، چونکە سەرچاوەکەی لە خوای پەروەردگارەوەیە و لەلایەن خوای پەروەردگارەوە نێردراوەتە خوارەوە بۆ ئێمە. ئەمە هاندانێکیشە بۆ ئێمە کە ئێمە هەوڵ دەین زیاتر لە قورئانی پیرۆز بەهرەمەند بین و زیاتر لەگەڵی تێکەڵبین و لە خزمەتی دابین بۆ ئەوەی ئەم دڵ ئارامی و ڕەحمەتە بێتە خوارەوە و زیاتر لی بەهرەمەند بین لە کاتی خوێندنی قورئانی پیرۆزدا. سێهەمین